کاتێکی هەڵە نییە بۆ ڕۆیشتن بە پاپۆر؟ تخوا کاتی پیاسەکردنە؟ بۆ پیاسە ناڕۆین، هاتوین بیکڕین. چی دەکڕین؟ هەر کامیانت بوێ. ئەم ماوە یەکەمێ تۆم خستە ژێر پاڵە پەستۆ. پەرە بووە یەکێکیان هەڵبژێرە لەژێر دەستتدایە. بەچی قەرەبووی ئەیشانت کردەوە ها؟ لە بنچینەدا من مەراقی ئەوم. چەندین جار تەلەفۆنم کرد هەر حسابیشت بۆ نەکردم، تەنانەت هەواڵێکیشت پێ نەدا. بۆ کوێت بەرچیتان کرد؟ باشە کاتی دامپیانانە. من بە هیچ شتێک قەرەبووی ئەیشانم نەکردەوە چەنگیز. ڕاستە من گومانم لەو کردوایە، بەڵام ئەیشان منی قایل کرد. باشە من شتێکت پێ بڵم، گەر ڕاستی دەوێ ئەو ویستی بێنە ئێرە. ڕۆژانی ڕابردوو کەمێک باری تۆم قورس کردبوو. بە تەواوی چۆن توانی لەو هەموو شتە تۆ قایل بکە ها؟ چەنگیز زۆر هەڵە دەکەی. سیر کە من هەنگاوێک داوێژم تو هێشتا لای ئەیشانی، نەکا بڵێ هێشتا ئەیشانت خۆش دەوێ. بەجددی دەپرسم، ئێوە تەنها لەسەر کاغەز ژنومێردن. تا ئەم جەستەیە گیانی تیامابێ بێ هیوا نابێت. خۆت دەیزانی کارەکان فرامۆش کردووە بە دواکەوتنی ئەیشانەوە، کە ئەو کۆمپانیات فرامۆش کردووە کە بۆم دامەزراندن. چەنەرکێکی تریشت پێ دەبەخشم، بەرپرسیارەتەکان زیاد دەبن، بۆ ئەمە تەرکیزی زیاتر پێویستە. دەبێت خۆت زۆر ماندووکەی. یەکێکیان هەڵبژێرە. بەخۆشی لێ خوڕە. تەواوە ئێستا؟ من سوزانم تەواوە، تۆ سیرکە؟ ئادەی بزانم. دوگمەکانی سەرە سەرڕەکن. ناوعیدکەمان نییە؟ هەیە بەڵام لەو لایە دەسم دەهێنم. من و ئازاد خەریکی یەکتر دەخنچێنین. ئەو شاهنگە چی بوو؟ ئەوەندەی لەو هەفتەیەدا شەرمان کردە لەوە تا یەکتر دەناسی نەمان کردووە. ئەوە چەند ڕۆژە خەریکی ئامادەکارین، تۆ هەر تووڕە دەبی کاکەوە نابێ. دەڕوا لێرەوە دەچین بۆ سیرکردنی جلی بووکێنی. ئێرە هیچ نێڕاوەستە پەسبوونی من لەوێ ببینە. پێداگیری کرد و سپی لەبەر کرد. من زاوانیم نابەڕێزم بووک لە کۆنەوە وا بووە. زاوە ڕەش دەپۆشێ و بووکش سپی دەپۆشێ. ئەی ڕەش ڕەنگی پرسە نییە؟ عادەتە. ئەوە چیتە کوڕم من ژندێنم بۆچی وا ڕەنگت تێک چووە؟ نەمتوانین لەگەڵ ئەیشان تەواوی کەم. والله وابزانم تۆ عاقڵ نابی. آخر کەنعان داوای هاوسەرگیری لێکردەوە. تۆ بە بادەت وت کە ئەو شەوە لە بەلاش چیتە لای ئەیشان؟ پێم نەوت. من لەگەڵ بادە بەیەکەوە بووین. پێم وتی تر جێت ناهێڵم. دواتر کە ئەو شتەی ئەیشانم بیست بادەم جێهێشت و چوومە لای ئەیشان. چی بکەم ئەمزانی شتێک بووە. سوزانم بردوێتی کە داوای هاوسەرگیری لێ بکە. ئەوەش ڕاستە بێگومان. ئەگەر ناقابل من ویستمە کچانی گەرام بکەم، دوای ئەو هەموو ساڵە یەکەم جار لەگەڵ کەسێک لەو لایەش ئەیشان هیچ کەسی نییە. پیاوەکەش بە دوای ئاواتەکانێتی. لەبەر منیش کەوتۆتە ناودەستی کەنعانەوە. هەتیۆش بەیەخێەوە نووساوە داوای هاوسەرگیری و هاوسەرگیری لێ دەکا. باشە من چی بکەم کاکە عەلی ها؟ بە کامیان ڕابکەم؟ تەواو کوڕم شتێک دەدۆزینەوە. تۆ هیچ تاوانێکت نییە. تۆش ئەوەندە خۆت ئەزیەت مەدە کاکە. شتێک نییە بۆ من لێی گەڕێ. هیچ خەمت نەبێت تا خەزوری من مابێ. ئەوەش دوگمەکانی سەردەست گەیشتن. ئەوە تا ئەوە چی ئەوەندە ڕەشە؟ چۆن دەرچوومە؟ جوانە؟ ئازاد باش بوو منت بانگ کرد.
من زۆر دەترسێم ئێمە لەژێر ئەو بگواستنەوە دەرنەچین. نیگەران مەبە، ئەو ئاهەنگە زۆر خۆش دەبێ. باوەڕم پێ بکە خۆشترین ڕۆژی ژیانت دەبێ، زۆر خۆش دەبێ. لەم دوکانە گەورە چووی لە جلوبەرگەکانی منت هەڵبژاردووە؟ نا خۆزگە بانگم نەکرد بای. بۆچی؟ سوزانم نەوەک ئاهەنگی بوچێنی خۆت بیرکەوێتەوە لە کۆتاییدا لەگەڵ ئەو پیاوە زەماوەندت کرد. ئازاد، نهێنیەکت پێ بڵێم، من هێشتا لە ڕۆژانی کۆتاییمدا دەژیم. شوت بۆ پیاوە کرد؟ پێش ئەو، دوای ئەو، بەڵێ ئەو کاتانە جانی من زۆر سووتە، بەڵام سەرڕای ئەو هەموو ئازارە دەژیام. ئەومانەی چییە؟ ئێستا دەژی؟ هەموو کەسێک شەیدای من بوو. باوکت، کەنان، من لەگەڵ ئەو زەمانە ژیام و کۆتاییم هات. ئازاد، باوکم هێشتا شەیدای تۆیە. باوکت شەیدای ئەو وێنە کۆنانەی کە لە گازینۆکە هەڵواسراون کە سەیری من دەکا، هێشتا ئەو وێنە نەدەبینێ، لەبەرەوە ئەوە سەیر دەکە. دایکە بۆوە دەڵێ؟ ئێمە لەگەڵ باوکت هاوسەرگیریمان نەکردووە. باوکت تا ئێستا وەکو ڕۆژانی کۆن لە باوەشی نەگرتووم. ئیتر هەر لەبەر ئەوە من لە ڕۆژانی کۆن دەژیم. ئێستا ناژیم. کەوایە باو زەماوەندت بێت ئاسوودەیت؟ کچت زەماوەند دەکا کچت. هەم بە جلی بوچێنیەک کە زۆر لە جلی بوچێنی ئەو سادەچێ. دەی با بچین شیرنی بێنین، ئەو شیرنیەی عالی زۆر قیلەتی. بەخێر بێ بۆ ماڵمان. فەرمودانیش ئەگەر چی کەمێ بچووکە، بەڵام دوای زەماوەندکردنمان دانەیەکی گەورەتر دەکڕین. سەلما، ئادەیەم کورسیە بێنە با کاکەرامیز دانیشە. فەرداخەکەوی ساردیش بەڵکو وەقسەی بێنێ. کاکەرامیز نەکا بە زۆر تۆ لێرە جێگیر کرد بێ، ڕاستیەکە بڵێ. ئەمانە ڕاستینی وانە؟ ئەوە چی دڵێ ڕامیز؟ ئێمە وا زەماوەند دەکەین، ئەوە پرسیارە تۆ دەیکەی؟ بە زۆر پێتی دەڵێ ئێرە شوێنی ژیان نییە. سەیرێکی دەوروبەرت بکە. وا باشترە باوەڕی پێ بکەی. ئەو جنایان لەسەر کورسەکە دانراوە نیە منن. ئەو وێنەی ئێرە سەلما خستوێتە ناو چوارچێوە. چەندە دەبێ ئەو وێنەی مانگرتۆ گیانە؟ 2 مانگە. نا زیاترە لە ڕۆژی ئەوەتەوە، ڕۆژی لەدایک بوونتەوە. ئەوانش کتێبەکانی منن. ئەوانەی ژێرەوە ژۆمانەکانی سەلمان کە خانوویەکی نوێمان کڕێک کتێبخانەیەکی نوێش دەکرێن بۆە. چیتری نیشاندین؟ ڕامیز بەریدا ڕامیز بەریدا نیشانی دە سەلما. دەی دایکە. ئەی داوەتنامەکان لە خوارەوە قسەی لێ دەکەین، لێرە دەیکەین. دەی
دوایین چی دەکەین جەنگیز؟ وتت تەرکیز خۆرە سەرکار ئەوە تا دەیکەم بەڵام پێشوەق گرنگەکان جێبەجێ دەکەم. چاوەڕێم ها گیانەکەم کارتی داوەتنامەشیان ناردووە. کارتی چی؟ کلێشەکە نا بەڵام عەلی نووسینەکەی هەڵبژاردووە دڵنیام. جەنگیز لە 14 ئازاری 2011 سعات 8 ئێوارە بۆ زەماوەندی عەلی کرگز و ئازاد قەرەیسکی ئێوەش بانگهێش کراون بە هاتنتان گەورەمان دەکەن. فیلمێکی ئاوا هەیە بە ناوی زەماوەندێک و 4 جەنازە. ئێستا چی دەکەین؟ چی دەڵێ؟ دەیکەین؟ پێم خۆش بوو. تا زەماوەندەکە چاوەڕێکردن زەحمەت دەبێت. ئەو ڕۆژە کەسێک هەیە بە تایبەتی بەتەوێ بیکوژین؟ خۆت ڕێساکە دەزانی. وێنەکەیم دەوێت. ئەم شەو بیری باوکت کرد بووە؟ یانی بەڵام بیری دایکیشم دەکەم پرسیارێک دەکەم بەم زەماوەندە هاتە مێشکم بۆچی تۆ لەگەڵ دایکم هاوسەرگیریتان نەکرد؟ ئەم قسەیە لەکوێیەوە بەم کاتە؟ هیچ بەڵکو دوای ئێمە ئێوەش هاوسەرگیری بکەن. بەم تەمەنە؟ بۆچی تێدایە مانجی هەنجێنیشتان بکەن. ئەوە چی ڕۆدەدا ئازاد بۆ خاتری خوا؟ هیچ شتێک نییە با گۆڕانکاریێک لە دایکم ڕووبدا هەرەوەندە شوێکی خۆش بکەن دواتر پیاسەیەک بکەن ئاوا هاوسەرگیری بکەن. پێی دەڵێ خۆشم دەوێ پێ ناچێ زۆری پێ بڵێ. دایکت زۆر باش دەزانێت کە ئەوم چەندە خۆش دەوێ کچم. تۆ چۆن کەسێکی باوکە تۆ میشە باسی سەلما کۆنەکەمان بۆ دەکەی بەڵام ئەو سەلمای لێرەیە مەبەستم ئەو ببینە. من و دایکت ئیدارە دەکەین کچم تۆ خەریکی خۆشیکردنی خۆت بە. دایکم ئەوها ناچێتە ڕێوە باوکە تەنانەت ئاگاشت لی نییە وا دەزانی کاتی ئەو بەسەر چوو بیرکەوە هەستێکی چەند ناخۆشە ساڵانێک چاوەڕێیە تا ئەوت بێکەوێتەوە. کەی 2000 ئەوها لە باوەشت گرتووە کەی 2000 ڕۆژێکی تاواوتان بێکەوە بەسەر برد کەی بە تەمای داوای هاوسەرگیری لە دایکم بکەی. لێرە کەمێ بوەستە کچم لێرە کەمێ بوەستە دەتەوێت بەوەی پێمان بڵێ هاوسەرگیری بکەن ببیە مامۆستا بە سەرمانەوە. عەشقی من بۆ دایکت لە هەموو تاقیکردنەوەکان دەرچووە کچم. دەزانم باوکە بەم زوانە باشتریش دەیزانم چونکە پیاوانی وەک ئێوە زۆر باش دەزانن چۆن عاشق دەبێت. بەڵام شتێک بڵێم پیاوانی وەکو ئێوە هیچ بیرۆکێکی لەبارەی خۆشەویستیەوە نییە. ئێوە نازان چۆن کچان دڵخۆش بکەن. ئازاد 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 کاکە خۆ من گاڵتە جار نیم بەم زوانەگر بێت دانس دروست دەکەین ماشەڵڵا دانسەکەت زۆر جوانە. وەرە با من بتگێنم. نا کاکە من کەمێک پیاسە دەکەم کوڕە دەوەرە تەفۆ ئێستا شەرمین و مەرمین کوڕمەی نەمانوت نابێت ئیتر بیر لە کچام بکەینەوە. نا ئیتر بیر ناکەینەوە وانە؟ نا پەیمان کوڕە عەقڵەکەم دەی خوا عافیز خوات لەگەڵ. هادی